بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. خدایا به ذات خداوندیت، به اوصاف بی‌مثل و مانندیت، به لبیک حجاج بیت الحرام، به مدفون یثرب علیه السلام، به طاعات پیران آراسته، به صدق جوانان نوخاسته، به پاکان که از آلایشم دور دار، وگر زلتی رفت معذور دار. لخوا داوا کەین یارمەتیمان بکات بۆ ئەم بەحسی مشەویچە کە بێموناسبەت نییە تەکی هەفتەی گوزەشتە و ساڵانی گوزەشتەوە بەتایبەت ئەم هەفتە کە تیاوین یارمەتیمان بکات ئەگەر ئشتبامان بوو بمان وەخشێ و لە ئالایش دوورمان بکاتەوە، چون ئیمشەو بەڕاستی گەرەکمانە بەحسی دووری لە ئالایش و تەکەلف بێژین. ئەمە شێخی سعدی فەرمووی و کە ئومیدوارم دوعاکەی بۆ هێمەش مستجاب بێت و بۆ هێمەش مسمەری سەمەر بێت. بەحسەکەمان بەحسێکە لە ڕەوابەتی ئینسانی کە قەبلەن بەخشێکیمان باس کردو، بەڵام بە دەلیلی سەنگینی بەحسەکە لە ئەو جەلەسەوە کوتێکیمان هەر باس نەکردووە، وەختە ئەلعانە زەرورەتەکەی پێشاتێ بێژینی. ئینسان بۆ شۆخی ێژن بە تەنیایی تااقەت ناوە، ێژن پیاەک وە تەنیایی لە جەزیرەیەکە و بۆ شۆخی ێژنی و تەنیایی لە جەزیرەیەکە و ئەو نەبێت تااقەت بوو کەسنە و شەترەنجی تەقابکە، کەسنە و قسەی تەقابکە، کەسنە و دەرسی پێبایە ئەم دەرس بێژێەوە، ئەو شەو نشینی تەقابکە یا ئەم شەو نشینی بکاتەکی ئەوە بۆ شۆخی ێژن لە پشت و ئاوا دەیەکرد لە خۆی بەرێکردەوە ئەوە کێو. یعنی ئینسان بە تەنیایی هەڵ ناکات، تااقەت ناوات. ئیجتماعیە، نە ئیجتماعی مرۆچە و زەردەواڵە و ئەم جۆرە شتانە موریانە و ئەمانە، ئەوانش ئیجتماعین وەلێ ناتوانن نەقش عەوەز بکەن. مەلەکە هەر مەلەکە کاریگەر هەر کاریگەرە تا ئاخری عومری، وەلێ بەشەر ئەتوانێت سەعاتێ معەلمێ، سەعاتێک کشاوەرز بێت، سەعاتێ لەوە دوا شاگرد بێت، سەعاتێ لەوە دوا دوکاندار بێت، سەعاتێک باوک بێت، سەعاتێک کوڕ بێت. لە مقابلی بابەیە کوڕ بێت و لە مقابلی مناڵەکەیە بابە بێت، لە مقابلی هاوسەیە هاوماڵێت و لە مقابلی خەریدارە فروشەندە بێت، نەقشێلی بگۆڕێت. ئەمە بەعەسەوێت ئینسان ژیر بێت، ئینسان ترۆقیکەر بێت و بتوانێت ڕشت بکات. لە ئەم مەسیرەوە هەروە لە هەرەمی نیازەلی مازلۆوە قەبلەن وتمە لە خزمەتتانە نیازی هەست بە تەعەلق. یعنی ئەگەر من ئایسا هێوە گەرەکتانوێت خاست جەریمە بکەن، گوێم بۆ مەورن و پشتم لێ هەڵکن، ئیتر ئەم سخەنڕانیە ناگێتە ئاخر خۆم وازی لێتێنە. تا گوێچکەی هێوەیە حازر وێت دەنگی من بژنە فێ و چاوی هێوە و ناو چاوی منەوێت قسەم بۆ تێت، لەو دوا قسەم قەتەوێت ئەگەر هێوە نەڕوان پێمە. ئەمە تەعەلقی منەوە هێوە. ئەها وەختێک گەرەکیانە لە وڵاتێلێکە شەخصێک تەنبیه بکەن بە هەر دەلیلێک تەبعیدی ئەکەن، یعنی تەعەلقی لە خانەوادەی ئەوڕن، لە شاری ئەوڕن، لە وەتەنی ئەوڕن تا عەزیەتی بیت. ئەها ڕەفیقێکمان دەنگی نامێنێت تەکمانە سەرمان لێ شێوێت، مەعزەرەت خایی لێەکەین، هەر کارێکەکەین ئاشت بێتەوە تەکمانە. ئێژە کاورایە لە کورسانە تەکی ڕەفیقێکە گڕۆژێ ئەچوونە قاوەخانەیەک و یەکۆ لە قاوەخانەکە چایەکیان نەخوارد و بازێ شۆخییانە کرد و خەڵکی تریش خۆشییان ئەم دوانەوە بێنە قاوەخانەکە تا بۆ شۆخی و بازی و قسەی ئەمان ئەوانیش سەریان گەرم بێ. عاجزیە کەوتە بینی ئەم دوانە هیچ کێنەوە ئاشتیان بکات و هەرچی ڕۆژە چوونە قاوەخانەکە و مردمەکەی چاهاتن و هیچ کێژەوە ئەقلینەوە ئەم دوانە ئاشت بکاتەوە. ئەمانیش هەر چاوەڕێ و یەکێ بێت هەر بۆ ڕەقسەیە بکات لە بینیانە، خۆیان حازرون ئاشت بوون. ئاخرەکە یەکێ لە دوو نەفەرەکە ڕوانی هیچکێ ئاشتیان ناکاتەوەتی و قاوەچێکەوتی دوو چایی بێرە، دوو چای هاورد خۆی یەکێکیانی برد نایە بەری دەستی ڕەفیقەکەیوتی کوڕە خۆمانە عەقڵیان نییە من و تۆ ئاشت بکەن و با خۆمان ئاشت بووین. بەڕاستی ئێمە نیازمان ئەست مەخسووسەن بە نێزیکترین دۆستانمان بە چاوپێکەوتنیان چاو ئەوانەوێنێ وەلێ لێو ئەکەنێ. ئەها بە مەحزی ئەمە دۆستێکی سەمیمیێنین لە دوور بەر لەوە سڵام بکرێت لێو ئەکەنێت. ئاژن زەردەخەنەیەکی کرد، ئەو زەردەخەنەتە وە دەستی خۆر نییە پێ ناگیرێت. ئەمە محەبەتێکە لە چاوپێکەوتنا لە یەکتربینینە وەوجود تێت، مەخسووسەن لە دۆستانی دووروڵاتە، لە باوک و فەرزەندێکە لە یەک دوورکەوتنە سۆ دایک و فەرزەندێک ژن و شوویەک. بەڵام بەعزێ وەخت نەزانین ئەم کەنینێلە کەم ڕەنگەکات و نەزانین ئەم کەنینێلە هەر لە بینەوەت.
بەحسی ئەمشەومان بۆ سن نەزانینەکان لابووین بیکەی نەزانین بەشکەم کەنینەکان فرە بوون کەم نەون و یەکێ لەو شتانە گەرەک مەعازتانی بکەم بەعزێک شتگەل هەست نەماون خۆزایە هەر بمایەن من وا لە بیرما جەژن وەکی ئیسانە و لە شارێکا سێ جەژن بکرێت هەر یەک جەژن و ئیتر بابەتەکەی من کارم پێوە نییە دروستە یا غەڵەتە چون من نە بابەتی سیاسی قسەکە دەزانم نە بابەتی دینی قسەکە بابەتی اجتماعی قسەکەم کار پێوە هەست مەسەڵەن من خۆم نازانم کەی جەژنە تەقویم جەژنێکە و بەر لە تەقویم جەژنێکە و دوای تەقویمیشەر جەژنێکی ترە من نازانم کەی مناڵەکانم بێنمەوە کەی عەشرەت و تایفەکەم من چاو پێکەوێ ئەو ڕۆژە من تێمەوە مەردم تێن بۆ ماڵمان ئەو ڕۆژە منەچم بۆ مزت نوێژ هەست و ڕۆژی تەقویم تێی نوێژ نییە و ڕۆژی بەر لە تەقویمەچی ئەترسی و ڕۆژی دوای تەقویمەچی پێتەکەنن بەنابەرین هۆڵمە من هۆڵمە ئەم شتە خۆشە کە کلیلی گشت دەرگایەک و بازی ئەکرد لە جەژنا کەس ناتوانێت بێژە پێ عەڵاجەوی چۆن هاتی بۆ ماڵی ئێمە من ئایسا بێم تەقی کەلەوەری ئالعانە بڕۆم تەقی کەلەوەری نێزیکترین فامیلی خۆم لە دەرەجەی 1 و 2 ئەو دێ و دەرەجەی 3 بگەم ێژن عەڵاجەوی خۆر لەکوێ هەڵات و هەر دەگە لێژنوە پیا عەڵاجەوی ئەم گەرەکێ بڕواتۆ دووە هێژی بۆ تەماحێک من هاتم هێژی لە برسیا هاتم هێژی لە تین هاتم بۆ هێژی پێم عەڵاجەوی خراوم کردێ هاتم بەس نییە جەژن کەس نایەژێەوە کەس عەڵاجەوی سوح بڕۆی ئەوێ نیمەڕۆ بڕۆی ئەوێ عەسر بڕۆی ئەوێ قوڵی نەهار بڕۆی ئەوێ نیم سەعات بەر لە نەهار بڕۆی نایەژن ناوەختە نیم سەعات دوای نەهاریش بڕۆی هەر نایەژن ناوەختە حتا ئێوارە وەخت وەلی جەژنەکە خۆی وەختەکەی نەماوێ یعنی من نازانم کەی وەختی جەژنە ئەمە هۆڵە سڵام شتێکە فرە هەر خۆشە یعنی خەرجی نییە و مفتەس و تۆ ئەیکەیت و تەرەفیش قەرزارەوێت فۆرەن هەر کێ مەیلی بۆ توانی قەرزاری بکەیت سڵام عەلەیکم مەجبورە جواب بات هەبرا خۆپیا ناکوژێت سڵام بکە قەیچێکە وەلی ئەم سڵامەنەوە بۆقی ماشینەیکەن کاورا هەلە پاڵی دەستاکرێت دەسەڵوڕی چرایەکی لێبەی لە ناوەڕاستی ئەم خەیابانە دەسە ناوە بۆ قێم ماشینە ڕێوار داچڵەکێنێ خەڵک مزاحمەوێت ئالوودەگی سەوتی دروستەکە لەکەیەوە بۆقی ماشین بووەسە سڵام قەیناکە ماشین ئەتوانێت وە وەسیلەی بەشەرێک ئەقڵ پەیا بکە ئەم ماشینانە لە ئاسن دروست کریان وەم جادەیە تێن و ئەچن بەشەرێک سواریانەوێت محەبەت پەیاکەن چرا ئەگەن لە بازی قەوم و عەشرەت وەکو شتێ ئاسنەکان سڵام یەکتری منزورم ئەمەسا ئەگەر شعوری ئەمە بە شتێک ئیزافە بێ خۆشەوێت یەکێ لەو شتانە شعوری ئەمە ئەتوانێت پێ ئیزافە بێ ماشینێکە مۆبایلێکە و ئیلا ئاخر ئەو شتانەوە نەماون یەکێکیان سڵامە سڵامی ساوە سەرەکرێت شێخی سەعدیە فەرمێ گەرت بۆلەند دەهات گەر بۆلەندت دەهات دۆشنام به کە ساکن دەهات جواب سەلام هێژەوە دەنگی بەرجمێن و پێبالەوە خاسترەوە سەر سڵامەوە بکە مانای چییە بە هەر حاڵ گەرەکمە مەبێژم سڵام ڕەحەتە ئەتوانی هەر کەسێک سڵام بکەی وەختێ سڵامی کەسێکەکەی یعنی ئەحترام هەست لەلام یعنی محەبەت هەست لەلام یعنی حەز ئەکەم من لە بەرای تۆ بچووکی بنوێنم تەرەفیش وەختێ جوابات و یعنی حضوری تۆم قبوڵە بوونی تۆ لەم جامعە بۆ من خۆشە من تعلقم مەسوەتەوە تۆش تعلق قسم ئەم یەک کەلیمەی سادە سڵام سڵامەتیە سڵامەتی ڕەوانە من سڵامەکەم تۆ جوابی تۆ زانم برایەکەمان هەنۆز ماغ من سڵامەکەم تۆ جوابی تۆ ئەزانم هەنۆز لەم ئیجتماعە کەسێک هەست بۆ من ئەحترام قاعلێت من ئەزانم لەم وڵاتە بوڕێم فرە تەنیام بەنابەرین ئەگەر دانەکەیش لە هەرکوێ خۆمەشی هێلکەکە لێرا بکەم دانشمەندەکان مە ناچنە وڵاتی خۆیان ناخریان دانشجوەکان مە ناچن لەم دانشگایەک لە وڵاتێکی تر دانەخۆن و هێلکەکەی تێرن و لەرایکەن دەی کارێ مەکەن هێلکەکە نێرنەوە بۆرانەی تر دەڵە بوون بیوەن لە جێتر بیکەن منە ڕۆمە تاران 12 ملیۆن نەفرە 5 نەفرم پێ ناگێ سڵام بکە و سڵامی بکەم بۆیە تاران غەریبیە لەم بازاڕە سعاتێ لە ماشینەکەم داوەزم باوەڕتان بێت 2 سەعات ناگەیەمەوە ماشینەکەم چون سڵام نایەڵێ بێم و ئەمە نیشانەی تعلقە ئەحترامە ئەمە نیشانەی وەسەگەر من لەرانە برنجم نەوێ ئەتوانم بچم و قەرز لە دوکاندارێ بیسێنم ئەمە نیشانەی وەسەگەر قولێکم بکەیەوە لا با براکەم نوێ یەکێکم واتە دوکتۆر وەلێ لە تارا ناچی پوڵم پێنەوێ هیچ کێم نییە لەوێنە پوڵ ئەوێتە کەسی من نە خەڵکەکەم گەرەکمە چەند مەورد لەو شتانە ئەم شتانە پڕەنگەکەن و لە خزمەتتان نابێژم یەکێ لەو شتانە فاتحە خوانی فرە خۆشە من مردوم ئەمرێت
چەندانە کاری زەروری هەست ئەشێ بۆ مردەکەم بکرێ دڵی پڕ خەفەتی من و چاوی پڕ فنمێسکی من نایەڵێت کارەکان خۆم بیکەم مەخسوسەن وەختێ مردەکان جوانن وەختێ مردەکان وە قەوڵی کوردی خۆمانێژن جوانە مەرگ بووە جوانە مەرگەن مەسەڵەن کاورا کوڕێکی لە تەسادفا مردوێ مناڵێکی لە جپا کوژیاغێ دوو مناڵی قارچکی خواردوێ مردوێ بە هەر سەرکێک خۆی تر دەستی وە هیچ ناچوات چ خۆش ئەم خەڵکەتیان جەنازەکەی بۆ شۆرن و کفنیەکەن و نوێژێ خوێن و دەفنیەکەن و تێرنیەوە بۆ ماڵ و ناڵن کوان و ڕۆشن بێت و ئەم مردوێ لاغاریەکەن ئەگەر ئەمە نەوێت کاوراتوانێت چی بکات سەرێ بکێشنە دیاری ئەو وڵاتانە وا وەختێکانە زەلزەلەی بۆ تێت مردمەکەی گشتی وە جارێک لێ قۆمێ کەس نایپەرژێتە سەری کەس هیچ کە ناچوان مردی کەسێ لە ژێری ئاوار دەربێرێ گشتی بۆ مردی خۆیەگرێ و هیچ دەسەڵاتێکی نییە فرێ لە کەسەکان وا نەمردن هانە ژێری دیوارەکانە لە بێ کەسی ئامرن گشتی وەکو یەکسەری لێشەیە لەرا داستانێکێژم تا قزیەکە کەمێ ڕۆشن بێت و لێتە لە وڵاتێلی فرە بیستمە و لە فرەجێکیش گەڕیاغەسەوە وەلێ من مستەنەدەکەی چیم خۆم لە شەخصێک بیستێ ێژێ دەفعەیەک لە وڵاتێکە پیایەک سوح بۆ ڕاوەچ و پیای ژیری ئەو وڵاتە پێیگەی وەختی ڕوانی ئەم پیاە وەکی گلادیاتورێک تەجهیزاتێکی عەجیب و غەریبی وا پێ و لێی پرسی وتی ئامانە چین پێ وتی قوربان ئەمە مڵۆسەرە ئەوە سڕەس ئەمە تڵە ئەوە تانجیە ئەمە پەڕانە ئەوە نازانم تەڵەس و ئەوە پەپکە چەورەس و ئیلا ئاخر وتی دەی باشە ئەمانتە بۆ چییە بۆ کوێچی وتی وەڵا بۆ ڕێوی ڕاوەچ وتی دەیڕاوی ڕێوی ئەمانیە بۆچی وتی وەڵا قوربان ئەگەر لە نێزیک هەڵسا پەڕانێکی پێوە نەمیتر تانجی و تڵەکە تڵ سەی بچکۆلانس ئەم دوانە شەکەت ناکەم ئەگەر پەڕان نەی پێکا پەڕان 70-80 متر بردی تانجیەکە نەمە سەری ئەگەر تانجی نەیگرت چووە کونۆ تڵەکەی بووە کەمە ناو دەری بێری ئەگەر چووە کون و تڵ نەیتوانی دەری بێری ئەم مڵۆسەریە پیاکە مڵۆسەر چێوێکی درێژە ئەوسا مڵۆیان پێجێوەجێکرد مڵۆ مامۆستا بەهرامی وتی گیاز خریا ئاسەبانێک گیاه ئەن باشتە شده ئەمە لە داخی وایەژم زوانەکەمان فرە گۆڕیا بەخوا مڵۆسەرەکەمە ناوی هینا ئەکەمە ناوی کونا و چۆڵە پێچێنی ئەم گیانی گیانەسەرەکەم تا ڕاکاتە دەر ئەگەر چۆڵە پێچێنی چمدان نەهاتە دەر ئەم سڕەسڕە مەدفوعی حیوانە سەنێری حیوانە و ئەیتەپێنن و هەڵێرن بۆ زووسان لەو وڵاتانە مەخسووسەن وڵاتی هێمە مایشت وەختێکانە زووسان دارنە و بیخەنەسەوە بە ئیسا گاز هەست باشەیتر ئەمیچێن جاتتا وتی سڕەکە نەمە کوناکەی و ئاوری ئەم دووکەڵی ئەم قانگی ئەم تا مەجبور بێ ڕاکاتە دەر وتی ئەگەریش قانگمدا نەهاتە دەر ئەم تەڵەیە بۆ ئەنێمۆ لە دەری کوناکەوە ئەم پەپکە چەورەیەوە نێمە بانی تاوە تەماحی پەپکە چەورەکە بیر وتی قەسەم بەخوا ئەگەر من ڕێوی وایەم و ئەم کوترە کەوڵەکەم وایە هەر ئیسا ئەم کەندەمداوە دەست ئەمەم کە دەردی سەر و زەژە بۆچی قەسەم بەخوا وەکی ئەو ڕێویمانە کردووە خۆمە میێوانیەکەوە تەڕاوە دوێنەیەک ڕێکی هاڵ دوای تەڕاوە دوێنەکە میوەی دوای میێوانیەکەش دوای نەخویسە و ئیساتەوە سێ خۆرش دوای نایە دوای میێوانیەکەش وە دوو نەوع میوە و ئاجیل و بازێ چتی ئیزافەش هەر دوای نایە گشتێکی وە قەرزەکەی سوحا وا خاوەن قەرزەکە چۆڵە پێچێنمانەیە حەفت کڕەت پەشیمانەوین و لە میێوانیەکەدامان ئێمە کوێ عەقڵی بەشەری وە دروستیە زانی نام بۆچی ئەیچیکەین و خۆمان یعنی هەرچی ڕۆژی چی ئەیکەین و خۆمان دروسە عەیادەت خۆشە دروسە زەماوەند خۆشە دروسە